بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صەڵی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزانم خۆشەویستان، خۆشحاڵم ئەو جارەش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان شاد بنەوە. ئێمە هەروە باسی ئەو هۆکارانە دەکەین کە دڵ بە قووەت دەکەن، کە دڵ بەهێز دەکەن، کە دڵ بە زندویی دەهێڵنەوە، دووری دێخنەوە لە نەخۆشی و لە مردن، تاکو بەو هێزە، بەو قووەتە، بەو شەحنە ئیمانیە بەڕاستی هێدی ئەم دڵە زیاتر لە خوای متعال نێزیک ببتەوە و لە مەقاماتی عوبودیەتدا بەسەرکەوێ تاکو بگاتە نێزیکی ڕەب العالەمین. باسی شەو نوێژمان کرد، هەندێک باسی فائیدەی شەو نوێژمان کرد کە گوتمان شەو نوێژ یەکێکە لە هۆکارە هەر بە قووەتەکانی ئەوەی کە بەڕاستی دڵ زیندوو دەکا، دڵ منەوەر دەکا، دڵ بەهێز دەکا، دڵ ساغ و دروست دەکا کەوا زیاتر لە خوای متعال نێزیک ببتەوە. کۆمەڵێک باسی فائیدەمان کرد، ئێستا دێینە چەند فائیدەیەکی تریش باز دەکەین بە ئیزنی خودای میهرەبان. خاڵێکی تر لە بەرەکەتەکان و لە فائیدەکانی شەو نوێژ ئەوەیە خوای گەورە ئەیکاتە مایەی گوناح ڕەشبوونەوە، تەکفیر للسەیئات، هەموو گوناحەکانت ڕەش دەبتەوە، هەموو دەبێتە مای کەفارەتی هەموو گوناحەکان. سبحان الله. بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چ دەفەرمێ؟ دەفەرمێ عەلەیکم بقیام اللەیل، خەڵچینە دەست بگرن بە شەو نوێژ، دەست بگرن بە هەستانەوەی شەوان. هەستانەوەی شەوان لەبەر چی یا ڕەسوول الله؟ کۆمەڵێک شتی دەجێڕیتەوە. دەفەرمی لەبەر چی؟ دەفەرمی فەئینەه دەأب الصالحین من قبلکم، دەفەرمی ئەمە پێشە و ڕێچکەی ساڵحانی پێش ئێوەیە، کەواتە هەرچی پیاوی ساڵحە شەو نوێژی دەکەن. دەتەوێت بێ ڕێبازی ساڵحان، دەتەوێت بێ کاروانی ساڵحان، دەتەوێت لە خیابان و شەقامی ساڵحان بڕۆی، وەرە شەو نوێژ بکە، هەستەوە بۆ شەو نوێژ، ئەمە ڕێبازی ساڵحانە. فەئینەه دەأب الصالحین من قبلکم، ئەمە ڕێچکە و ڕێبازی ساڵحانی پیاوە ساڵحەکان و ئافرەتە ساڵحەکانی پێش ئێوەیە. ئەوە یەک. پاشان دەفەرمێ وەقوربەة إلی الله، الله ئەکبەر، نێزیکیە لە خوای، لە خوای نێزیک دەبیەوە، لە خوای بەوەی بە لە خوای نێزیک دەبیەوە. پاشان دەفەرمیتن ومەنهاة عن الإثم، و قەدەغەت دەکا لە خراپە، کابرای شەوێ شەو نوێژ بکا و بگریە و بنووزێتەوە، چۆن شەرمی بەخۆ نییە بە ڕۆژ گوناح بکە، چۆن شەرمەزار نابێ بە ڕۆژ گوناح بکە، هەر بەخۆی کە شەوێ شەو نوێژی کرد بە ڕۆژ گوناحی ناکە، بڕۆ شەرمی بەخۆیە. ئەم شو سەعاتێک لە خزمەت خوای گەورە بگریاوە، سەعاتێک پارایتەوە، سەعاتێک داوای خۆشبوونی کردووە، چۆن دەچی گوناح بکە، چۆن دەچی ڕووی خۆی ڕۆژ بکات، چۆن دەچی دەفتەری خۆی پیس دەکاتەوە. کەواتە بەڕاستی هۆکارێکە کەوە دوورکەوێەوە لە گوناح. پاشان دەفەرمێ وتەکفیر للسەیئات، و دەبتە کەفارەتی گوناحەکانیشتان. الله، کەواتە بەو شەو نوێژەی خوا لە گوناحەکانیشت خۆش دەبێ. پاشان دەفەرمیتن ومطردة للداء عن الجسد، سبحان الله، و ئەوە هۆکارێکە هەرچی نەخۆشیتان لە جەسەدی هەیە بێتە دەرێ. سبحان الله، ئەمە علمیەن ئیسپات بۆ لەم قەرنەدا کە بەڕاستی ئەوانەی کە شەو هەردەستن، پاشان ئەو بەدەم و چاوی خۆیان دادەکەن، تۆزێک دادەنیشن، چەندەها دەرد و عیلەت هەیە لە جسمیان دێتە دەرێ. سبحان الله، ئەمەش بەڕاستی ئەمەش خەڵات و نعمەتێکی خوایە کە بە شەو نوێژ بەدەستمان دەکەویت. خاڵێکی تر لە
بەرەکەتەکانی شەو نوێژ ئەوەیە یوریث الإخلاص بەڕاستی ئەتکاتە کەسێکی مخلیص لەبەر ئەوتو لەبەر خوای نەبی چی ئاگای لێ بۆ شەوەی هەستایەوە هەموو خەڵک نووسون تۆ خودایی کەوا دانیشتی و لێی ئەپارێوێ و ئەگریێ و دوعا ئەەکەی و ئەچیتە سوزدە و ئەچیتە ڕکوع و هاواری دەکەی و ئیستیغفار دەکەی کەس ئاگای لێ نییە خۆ لە بۆ خەڵکی نییە تەنها لە بۆ خوایە ئەو ئیشەی دەکەی بەڕاستی خوا ئیخلاست دەداتی بەڕاستی مخلیصتر دەبی ئینسان کە شەو نوێژێ بکە خاڵێکی تر کە ئەمە زۆر گرینگە وەختی قبول بوونی دوعایە الله وەختی قبول بوونی دوعایە ئەلەو کاتیدا دوعا ڕەت ناکرێتەوە سبحان الله پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئەفەرمی کاتێک کەسێ بەشی ئاخیری شەودا دێ خوای متعال جل جلاله بە گەورە و قودرەت و علم و مهرەبانی خۆی دێتە ئاسمانی یەکەم بانگی ئێمە دەکا چمان بانگ دەکە بزانە لەو وەختی کە خوای گەورە چمان بانگ دەکە دەفەرمێ مەن یەدعونی فەئەستەجیب لەهو چێ داوام لێ ئەکا چێ دوعا دەکات دوعاەکانی قبول کەم من یەسئەلونی فەئوعطیه چێ داواکاریەکی هەیە هەتا داواکاریەکەی بدەمێ من یەستەغفرونی فەئەغفر له چێ داوای لێ خۆش بوون دەکە هەتا لێ خۆش بووم سبحان الله تا توش هەستەوە برێ خوایە ئەمنم داواکاریم هەیە ئەمنم تەڵەبیاتم هەیە ئەمەم کێشە و گرفتم هەیە ئەمنم کۆمەڵک مشکلەم هەیە خوایە هاتووم لێت داوا دەکەم لەو ناڕەحەتیانەی نەجاتمدا الله ئازیزانم وەڵڵاهی قسەیەکی زۆر خۆشە بۆتان دەجێڕمەوە یەک لە داعیەکان دەفەرمووی سەفەرێکم دەکرد مەوعیدەکەم وا بوو پاش نوێژی بەیانی بوو کە بچمە مەتاری تێمەش ماڵمان دوور بوو لە مەتاری گوتی تەلەفۆنەکەم لۆ ئیمامی ئەو مزگەوتەی کرد کە دەکەن مەتاریە پێم گوت فلان کوی سەحەتت ئەحواڵت خۆش بگوتم کاکە تخوا ئەمن پێش بەیانی پێشەوەی مەلا بانگ دەدێمە مزگەوتی دامەخەن تی لەبەرچی گوتی وەڵڵاهی ئەمە ڕێم دوورە دەمێ بڕک زوو بەڕێکە و نوێژی لەکرێت و دەکەم یەکسەر دەسمە مەتاری سەفەرم هەیە گوتی بەخێر بێ گوتی کە هاتم جارێ ئێشتا مەلا بانگی نەدابوو کەس لە مزگەفتێ نەبوو دەکەت پەیوە نەدرابوو دەبینم یەکێک وا لە مزگەفتەیە یەک کەس یەکێکە دەپارێتەوە ئەوها بەکوڵ دەپارێتەوە و دەگریە هەندێک شەو نوێژم کرد ئەوها دەپاڕاوە هەر دەگریە زۆر زگ پێسووتە چون سەلامەکەم لێ کرد و ئەحواڵ پرسیدم گوتم کاکە خێرە مشکلت چییە لەو دەبوو دەستەی یعنی بەو کاتی هاتیە مزگەفتی و دەپارێەوە وەڵڵاهی کاچی من ئەمن فەقیرم ئەمن دەستکۆرتم بەیانی خێزانەکەم عەمەلیات دەکرێت پێویستم بەوەندە پارەیە میسال بابرین پێویستم بە 3 ملیۆنە بەو خودایە هەرچی کردم ئەو پارەم بەدەست نەکرد هاتی من لە خوای داوا دەکەم خوایە بە خۆت شەرمەزارم نەکەی ئەو پارەم لەوە جێبەجێکە ئەوی گوتم دە ئیشاءالله خوا لۆت ئاسان دەکا هەندێک دڵم داوە و گوتی موعەزینەکە هاتە ژۆرێ و بانگ درا و خەڵک هاتن و دەستمان بە سونەت کرد پاشان ئیمامەکە هات گوتی بەخوای ئەمن پێش ناکەوی لە ئەتوو پێش دەکەوی کوڕە ڕەحمەتی خوا لێبی ئەمن سەفەرم وتی بەخوای ئەتوو پێش دەکەوی تۆڵە ئەمیش پێشنووتێکی خۆشم لۆ کردن و سەلامم داوە کاتێک کە ڕووم سووران ئەتا تەسبیحاتەکەی بکەم و هەستم بڕۆم دیتم یەکێک لە برادەرەکانم کە زۆر لە مێژە نەمدیتوە وا لەو کەسانێک کە لە نوێژ خوێنەکانە یاستامۆ لەگەڵ ئیمامەکەی تۆ قەمان کرد و ئەحواڵ پرسیینی یەکتر و کوی باشی و لەگەڵ ئەو برادرم چاک و چۆنیم کردووە چ دەکەی گوتی وەڵا کاکە ئەمن مارم لەو شوقەی نێزیی ئەو مزگەفتی ئەو تا ئەو شوقەیە لە قاتی فلانی گوتی سەچی سەیری بەو خودایی ئەمن نایەمە نوێژی بەیانیان گوتی کە بانگیدا هەستام لە بۆ نوێژێ و سونەتم کرد جێم لە دەنجی تو بوو گوتم کوڕە ئەی کوڕە ئەو برادرە قەدیمەکە بە وەڵڵا وا دەسم نوێژەی بەیانی لە مزگەفتێ دەکەم و سەلامەتشی لێ دەکەم وتی خێزانەکەم وتی مەڕۆ کاکە وەرە 3 ملیۆنمان زەکات ماوە کاکە دەبڕۆ سەرفیکە بیدە فەقیرەکی گوتم چی والله طبعا ئەو مەبلەغە نییە ئەمن ئەو مەبلەغەم دانایە 3 ملیۆنمان زەکات ماوە دەبڕۆ بەشکەم فەقیرێک دەهێوێ تم ئەو بەڕاستیتە گوتی ئەوتم قوڕە ئەو اختیارەت دیتێ وا دەگریە و دەنووزێتەوە دانیشتێ بە عاجزی گوتم ئەوە لۆ 3 ملیۆنی دەپارڕێتەوە لە خوای گەورەکە بە هاوکاری بیبی و بەدەستی بکەی وشکۆژنەکەی عەمەلیات دەکرێت بەدەستی نەکەتیە وتی وڵات چوم گاسی کابرامان کردان کابرا چەندە دێ وەڵا 3 ملیۆن ئەتوو چەندەتی نا 3 ملیۆن تی هەمومان دەستمان بە گریان کردمان سبحان الله خوایەوە ئیشی تو نەبی ئیشی چێ یا ڕەبی بزانە ئازیزانم شەو نوێ چ کاریگەری هەیە کو ئیشەکان هەموو ڕێک دێخی محتاجی ئەتەوێ
بڕۆ لە شەو نوێژ داوا لە خوای گەورە بکە، بڕۆ لە شەو نوێژ هاواری خوای گەورە بکە، چونکە ئەو وەختی قبول بوونی دوعایەکە بخۆی خوای رب العزە پێ دەفەرمی چێ هەیە لێم داوا بکە هەتا داواکەی جێبەجێ بکەم. یەکێک لە بەرەکەتەکانی شەو نوێژ ئەوەیە کە سیفەتێکە لە سیفەتی ئەهلی بەهەشت، یعنی ئەو کەسانێک کە ئەهلی بەهەشتن صاحبی شەو نوێژن. ئەو تەخوای گەورە بۆ خۆی ئەفەرمی ئین المتقین فی جەنات وعیون، کەسە متەقیەکان لە ناو بەهەشت و کانیا و باغی بەهەشتن. باشن کۆمەڵک سیفەتیان باس دەکە، یەک لە سیفەتانە ئەفەرمێ وبالأسحار هم يستغفرون، ئەوان لە پێشی بەرە بەیاندا پێشی نوێژی بەیانی چ دەکەن؟ داوای لێخۆشبوون لە خوای میهرەبان دەکەن. کەواتە ئەمە سیفەتێکی ئەهلی بەهەشتە ئەو کەسانەی کە لە پێش نوێژی بەیانی ئیستیغفار و تۆبە و دەگەڕێنەوە لای خوای گەورە. یەکێکە لە هەرە هۆکارەکانی تەسکیەی قەلب، تەسکیەی نەفس. ئەمە دەبێت ئەو دڵەمان پاکەینەوە، ئەو نەفسەمان پاکەینەوە، لە نەفسی ئەمارە بیکەینە، نەفسی لەوامە، لە نەفسی لەوامە بیکەینە، نەفسی مطمئینە. ئەو دڵەمان زیندوو بێ، ببێتە دڵێکی مخبیتە، ببێتە دڵێکی مطمئین، ببێتە دڵێکی سەلیم. بەچ دەبتێ؟ بە شەو نوێژ دەبتێ، والله بە شەو نوێژ دەبتێ. بەقوەترین هۆکارە کە دڵەکانمان تەسکیە بکاتن، کە نەفسەکانمان تەسکیە بکاتن. بۆی خوای گەورە ئەفەرمێ ئینە ناشئەتە اللەیلی هی ئەشەد وەطئەن وئەقوەم قیلە. سبحان الله، بزانە بەڕاستی ئەو کاریگەری گەلە زۆرە لەسەر دڵ و ڕۆح و تەسکیەی نەفسماندا. خاڵێکی تر لە بەرەکەتەکانی شەو نوێژ ئەوانەی کە شەو نوێژ دەکەن، سبحان الله، دەموچاویان وەکو خەڵک نییە، منەوەرترە، جوانترە. لە ئیمامی حەسەنی بەسرییان پرسی، فەرمی ما بال قوام الليل من أحسن الناس وجوها. ئەو بۆ ئەوانەی کە شەو نوێژ هەردەستنەوە بۆ شەو نوێژ لە هەموو خەڵکی جوانتر و ڕووناکترن و گەشاوەترن. بزانە چی فەرمووی ئەوانە خەلوو بنووری الله فی الظەلام، ئەوانە کاتێک کە تاریک بوون لەگەڵ نووری خوای گەورە بۆ خۆیان منازات و گفتوگۆیان دەکرد، خوای گەورەش وەی کرد کە بەو نوورەی خۆیان پێ ببەخشی و دەموچاو و دڵ و ڕوحیان ڕووناک بکاتەوە. کەواتە تۆ کە شەو تاریکە تەنها نووری خوای هەیە، تۆ کە دانیشتی و زیندوی و ئەپارێ و ئەگریە و سوزە ئەبەی، حتمەن ئەو نووری خوای گەورە دەموچاو و دڵ و ڕوحیشت ڕووناک دەکاتەوە. بۆیە گوتراوە من كثرت صلاته بالليل حسنت وجهه بالنهار. ئەو کەسانی کە بەڕاستی لە شەوێدا شەو نوێژ زۆر دەکەن و لە ڕۆژدا زۆر دەموچاویان منەوەر و جوان دیارە. عەزیزانی من، بەڕاستی ئەگەر دەمانەوێت لە خوا نێزێک ببینەوە، ئەگەر دەتبانەوێت بەڕاستی ئەو مەقاماتی عبودیەت ببڕین بە سەلابەتی و پاشان بە سەریعی ببڕین، بە تووشی دەرەجەی قڕب بین، نزیکی لە خوا، و پاشانیش کە بەڕاستی بمانەوێت بە مەقامی مشاهدە مشەڕف بین، بە مەقامی ئیحسان شاد بین، ئەبێ شەو نوێژ زۆر بکەین. کە شەو نوێژ کاریگەرترین شتە لە نێزیکی لە خوای. لە شەو نوێژدا نێزیکترین کاتە لە خوای رب العالمین. ئەوتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بخۆی لە فەرمودەیەکدا دەفەرمێ نێزیکترین کاتی خوای گەورە لە بەندەکانی لە شەو نوێژدایە. پێکەواتە بەڕاستی فرسەتێکی ذەهەبیە، فرسەتێکی زێڕینیە کە ئێمە ئەو شەو نوێژە ئیستیغلالکەین بۆی زیاتر لە خوای خۆمان نزیک بینەوە و دڵ و ڕۆحیشمان پاک ببتەوە. نەک هەردەم و چاوت، کورە دڵیشت پاک دەبتەوە، کورە دەفتەری ئەعمالیشت پاک دەبتەوە لە گوناح، کورە ژیانیشت پاک دەبتەوە لە پیسی. کەواتە ئازیزانم، زۆر شت ماوە کە ئەبێتە خۆراک و هێز و قووەت لە بۆ دڵی. یەک لەوانە داوەکردن، خەریکی داوە بی. دوو لەوانە سەدەقەکردن، سەدەقە و چاکە و بەخشیش. ئەوانە سێ جیهادکردن. زۆر شتی تریش ماوە کە بەڕاستی ئەمانە هۆکارن لە بۆ ئەوەی کە ببێت بە زاد و قووەتی دڵ بۆی زیاتر لە خوا نێزیک ببینەوە. بەڵام ئەوانە هەموو باس ناکرێ، بۆیە پێویستە بۆ خۆتان ئینشاءڵڵا مطالعەی بکەن و ئەو کتێبانی کە باسی تەسکیە دەکا و باسی هۆکارەکانی قووەتی دڵ دەکا لەو کتابانەی هەنە کە ئینشاءڵڵا ئاخری ناوی هەموو کتێبەکانیشتان پێ دەڵێن کە مطالعەی تێدا بکەن، کە ئەم کتێبانە هەموو ئەو بابەتانی زۆر بە تەفسیل و بە جوانی تێدایە.
تاکو دیدار و باسکردنی بابەتێکی تر کە باسی تەسکیە نەفسە ئێستا هاتی لەسەر ئەسڵی مەقسەد و مەبەست ئەویست کە تەسکیە نەفسە ئینشاڵڵا لە حەڵقەکانی داهاتوو زۆر بە جوانی و بەڕێکی دێمەوە خزمەتتان و بۆ باسکردنی ئەو بابەتە. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.